بەڵێ سڵاوتان لێ بە دیارە لە دوێنێەوە شەپۆلێکی دیکەی بارانبارین کە سەرچاوەکەی درێ ناوەڕاستە هاتۆتە ناوچەکانی هەرێمی کوردستان و باران بە بڕی جیاواز لە ناوچەکانی هەرێمی کوردستان تۆمار کراوە. پێشبینی وایە کە تاوەکو درەنگانێکی ئەمشەو بەردەوام بێ بە تایبەتی لە سنووری گەرمیان و سلێمانی و هەڵەبجە زۆرترین بڕی بارانبارین ئەبارێت کە نزیکەی 8 بۆ 9 میلیمەتر بارانە بێت. لە ئەم شەودا کۆتایی پێدێت و کەشوهەوا ئاسایە بێتەوە، بەڵام لە سبەینەوە تاوەکو هەفتەی مانگ کەشوهەوا ئەتوانم بڵێم زۆربەی کاتەکان جێگیرە، بەڵام هەندێک کات هەوری ناجێگیری کەشوهەوا ناسەقامگیری کەشوهەوا لە ناوچەکانە دروستە بێ کە ئەگەری هەندێک بارانی کەم لە بەشێکی سەنتەری شارەکانە هەیە تاوەکو هەفتەی مانگ لە ناوچە شاخاوەکانیش ئەگەری بەفربارین هەیە، بەڵام کە چوونە نێو هەژدەی مانگەوە کەشوهەوا بەگشتی ئاسایە بێتەوە و ئەگەرەکانی بارانبارین لە هەرێمی کوردستان کەمە بێ بە تەواوەتی تاوەکو شەپۆلی داهاتوو کە ڕەنگە لە کۆتایی مانگەوە دووبارە دەست پێ بکاتەوە ئینشاءڵڵا. و پلەکانی گەرما 4 پلەی دیکە دابەزێت کەشوهەوا سارد دەبێت لە ئەم شەوە تاوەکو کۆتایی مانگ زیاتر کەشوهەوا سارد دەبێت و هێندەشمان نەما بۆەوەی کە بچینە نێو وەرزی زستانەوە وەرزی زستان لە هەرێمی کوردستان دەست پێ بکات و کە وەرزی سەرما و وەرزی بەفربارینە لە هەرێمی کوردستان بە پشتیوانی خودای گەورە. ئەمە نوێترین زانیاریەکان بوون، وەڵڵاهو ئەعلەم، هەر شاد بن.